ji ber nebûna yasayên destnîşankirî ji bo geştyarên ji Almanya berev Herêma Kurdistanê vediçin, asûde ji firokexaneya Düsseldorf hate vegerandin û geşta wî neçû serî. Li gorî biryara Wezareta Derve Almanya di roja 16 yekê vê salê de û li ser daxwaza desteya hêla firokewanî ya Iraqê, helgerên pasaporta Almanî li gel çend dewletên din nikarin bi bê sedem herin Iraqê û Herêma Kurdistanê. لە شەشی دووە مەجالیان نەیە بە ئێمە وتیان دوێنێ ئێوارە لە حکوومەتی عێراقیەوە داواکارێکمان بۆ هاتووە کە ئێمە بە هیچ شێوەیەکی تر جنسیەی ئەڵمانی نەنێرینەوە بۆ عێراق. بەڵام لە هەمان ڕۆژدا بەختوڵ جەوی عێراقی تیارە چوو بۆ هەولێر و زۆر کەسێکی لەسەر بوو کە جنسی ئەڵمانیان هەبوو. و دوای ڕۆژێ دوای ئەوە دووبارە بە فلای ئەربیل زۆر کەسی تر گەڕایەوە بە جنسی ئەڵمانیەوە بێ کێشە و بێ هیچ ڕێگرت نییە. هەن کۆمپانیایên firokewanî wê biryarê rast nabînin ku neheqî li xelkê têkirin. Herêma Kurdistanê tu biryarên qedexê li ser tu kesî nedanîne. Lê bêplaniya hêla firokewanî ya Iraqê tevlîheviyan dike. Zirara mezin ya wanên ku bi şêwazê online tîkêtan dikirin. Ji ber ku agahiyên durist têde nînin. چارەسەرەکە هیچ چارەسەرێک نییە لەبەرەوەی کە ئەو قەرارانە دەرەچێت لە تەیرانی عراقیەوە لە پڕێکە ئەو قەرارە دەرەکەن بە سانیە لە لێرە تەنفیزە بێ. بۆ نمونە خەڵک هەفتەیەک لەەوە پێش تکتی بڕیوە پیان وتۆن کە ئاسایەت تۆتوانین سەفەرکەی کە ڕاتە مەتا قەراری دەرچوانی کە جنسیان ناتوان سەفەرکەن. جا بە نیسبەت خۆمانەوە کە هەر کەسێ لە پاسپۆرتەکەی لەدایکبووی کوردستان بێ لەدایکبووی عراق بێ ئاسایەتوانێ سەفەرکات. هیچ گرفتێکی نییە. باوکو دایکە منداڵەکانیان لێرە دایک بووە تا ناگی بۆر ئەوە کوندە ئەوەی کە شادەی میلادیان هەبێ کە منداڵەکانی خۆیانە ئەوەیش توان سەفەریان لەگەڵا بکەن. جارێ بۆ سووری وەساوە بە هیچ جۆرە ناتوانێت سەفەرکە ئەوە یەک دوو ئێرانی ناتوانێ سێ تورکیا ناتوانێ دووش ئەڵمان ئیلا بێ گنێمیگون ڕوخسەتێکی وەرگرت لە حکوومەتی هەرێم ئەویش بە ئیش. چەند هێلên ئاسمانی ji bo guhestina geştyaran berev Kurdistanê hene. Geştyar gerek baş agahiyan pêşwext wergirin û tedbîrên derbarê testên koronayê zanibin. Ji ber bi sedan welatî ji firokeyê têne vegerandin. Ka Mehemedemîn, Kurdistan 24, Kolin, Almanya.